سڵاوتان لەبێتەوە کاتتان باش. ئەوەی لە پشتی منەوە دیارە مزگەوتی گەورەی ناوبازاڕی سۆرانە و لەلایەن سەرمایهدارێکی هەرێمی کوردستانەوە کاری دروستکردنی بۆ دەکرێت و کارکردن تێیدا بەردەوامە و زیاتر لە 6 بۆ 7 کارەکانی بە ئەنجام گەێنراوە و هاوکات بەپێی ئەو زانیارانی دەزاری کرمانجی کەوتون لە ناوەڕاستی ساڵی داهاتوو یاخود لە کۆتایی ساڵی داهاتوو بەڕووی نوێژ خوێنان دەکرێتەوە و مەزەندە دەکرێت زیاتر لە 1000 نوێژ خوێن لە مزگەوتە جێگا ببێتەوە و مزگەوتێکی دوونهۆمە و دەبێتە گەورەترین مزگەوتی سنووری دارێ سەربەخۆی سۆران بە تەوابوونی ئەم پرۆژەی سیمایەکی جوان بە سەنتەری قەزای ناوەندی سۆران و ئیدارەی سەربەخۆی سۆران بەگشتی دەبەخشێت. لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران نزیکەی 450 بۆ 550 مزگەوت بوونی هەیە و بە تەوابوونی ئەم مزگەوتەش دەبێتە گەورەترین مزگەوتی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. ئەم مزگەوتە پرۆژێکی استراتیژیە بۆ پێی کەوتۆتە نێو سەنتەری قەزای ناوەندی سۆران و سوودێکی زۆری دەبێت بۆ کاسبکاران و هاوڵاتیان و گەشتیارانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و سیمایەکی جوان بە سنووری قەزای ناوەندی سۆران دەبەخشێت و لە ڕووی قەبارە و گەورەیشەوە دەبێتە گەورەترین مزگەوت لە سەرئاستی ئیدارەی سەربەخۆی سۆران.